تۆڕی ناوەندی ڕۆشنگەری چاودێر بانگەوازی دیالۆکە جیاوازەکان 49مین دیالۆکی سەکۆی جیاوازی بە ناونیشانی وەرگێڕان لە ڕوانگەی فەیلسوفەوە بۆ وەرگێڕ مەریوان هەڵەبجەیی ڕێخست. چوارچێوەی بابەتێکا بە ناوی وەرگێڕان لە ڕوانگەی فەیلسوفانەوە. تەوری بابەتەکەی بن ناونیشانێکی وێڵ بکەوە ڕێزم کاکسانی پێی باشن لەسەر تەجروبەی ئەمڕۆ بابەتەکەی من لە ناوەندی ڕۆشنگەری چاودێر دەربارەی وەرگێڕانە لە دیدی فەیلسوفانەوە ڕوانگەی فەیلسوفەکان دیارە هاوکات باسی وەرگێڕان لە زمانی کوردیەوە بۆ فارسیەوە بە پێچەوانەشەوە ئەەکەم و ئاستەکان و گرنگیەکانی وەرگێڕان لە جیهانی ئەمڕۆیەوە دیارە لە سەدەی ڕابردووە لە 200 ساڵی ئەخیرا ڕوانگەی فەیلسوفەکان چی بۆ وەرگێڕان و گرنگی وەرگێڕان بۆ پرۆسی ڕۆشنگەری لە هەر کۆمەڵگایەکە چییەوە چۆنەوە کەم و کورتەکانی لە دنیای ئێمە لە چیایە ئەمە هەموو ئەو بابەتانەیە کە وڵێم بە چڕی لەو ماوە کەمیابی خەمە بەرباس و گفتوگوی لەبارەوە بکرێت. زۆر گرنگە لەبەرەوەی لە شارێکی وەک سلێمانیا کە زیاتر لە 1.5 میلیۆن دانیشتووی هەیەەوە پێویستە کارە کللتوریەکان چالاکی کللتوریەکان زۆر زیاتر و بە شێوەیەکی زنجیرەی و بەردەوام بن وەکەوەی لە ناوەندی ڕۆشنگەری چاودێر زیاتر لە 3-4 ساڵە هەیە بە شێوەیەکی بەردەوامی هەموو شەمانێک لە بواری جیاوتەوەری جیابێ هیچ سنوورداریەکەەوە گرنگی خۆی هەیە و لە درێژخایان درمەودایە کاریگەری زۆر باشدادنێ لەسەر دۆخی کللتوری لە دنیا ئێمەدات. تایبەت چۆن کۆمەڵێک فەیلسوفی گەورە و گرنگ چ بایەخێکی تایبەتیان یاوە بە وەرگێڕان و وەرگێڕان لەو پێگەیە نییە کە لە دنیای